ئەوانەی باسی سیارەی سینی بە خراپە دەکەن ئەو نوعی سیاری دی دەفرۆشن ئێمجەکی سێ کە کوالیتی 4 لە یارسی باشترە 4 قات کوالیتی چ کوالیتیست یعنی وەرە لەوەی زیاتر چێ لەوەی زیاتر یعنی چ لێ بکات چ لێ یعنی لەوەی زیاتر چێ یعنی چی یعنی بەسەکەوم ئێستا ئێستا ناتانم ئەوەی بینمە مقارنەی ڕەنج ڕۆڤەری پێ بکەم لە بە سیارەی سینە بە فەقی سواری سیارەی سفر هەنە دەبوو بۆ شێت نەبوو بچم کڕۆلەکی بە دووسی بکڕم بە 2 بکڕم $40 1 ملیشی سۆر کراوە ئەمن ئێستا کەسی نێزیی خۆم دەناسم با $1 ملیۆن سیارەی ئەمریکی ڕاگەدە 5 مانگ 4 مانگە کرێ قاعی لەسەر بەرچ خۆی دەدا دەرێ سیارەی سینی ئەمەی کوشت سەبارەت بە سیارەی سینیش زۆر دەنگۆ هەیە باسی کوالیتی دەکەن ینی باسی خراپی دەکەن شخصێ 4-5 سارە لەکنیتی و ینی کوالیتێکی زۆر باشی هەیە بەڵام ئەوانەی باسی سیارەی سینی بە خراپە دەکەن ئەو نوعی سیاری دی دەفرۆشن لەبەر ئەو مەسەلەیە باز دەکەن بە خراپە ئەگەنا ئەوەی یەکجار سواربی دەزانی کوالیتەکەی باوی چەندە ئێستا نمونە ئەوە MG سێ پێ دەرێ ئەوە نرخەکە یەک دەفتەر وەکو کوالێت باسی کوالی دەکەم نرخەکە یەک دەفتەر ئەدو یەک دەفتەری ببە معرەزی یەک دەفتەری بە معرەزی وەڵی معرەسی هەیە گەمەش پێ دەکات دەرێ بڕۆ دەرێ کاکە یعنی دەفتەرەکە هیچی پێ نایەت لە هەم زانتا لەم شێوەیە پێم وابێت تا 130 وەرەقە دەڕۆ هەتا 120 وەرەقە 115 وەرەقەی دەڕوە ئاوی لە قەلبی نمایە خۆ ئەولو کاتی خۆی باش بووە من نارێم یارس خراپە یارس سیارەکی باشە بەڵام مۆدیل نوێیەکەی 2023 دەپەڕتەوە لە 150 ئەتو ئێستا دەفتەرەکەت هەیە بە دەفتەرەک و دەوەرەقی دەبێ سەعابی ئێمجەکی سێ کە کوالیتی 4 لە ئەوەی باشترە لە یارسی باشترە 4 قات کوالیتی کات بڵێ با من ئەوە بپرسم دەگوترێ کواڵێتی سیارەی سینی باش نییە ئەخر یعنی ئینسان دەبی ڕازگۆیانە قسەی بکات وایە ئێستا کە نمونە ئەمە ناچم کڕۆلەکی بە 2 بکڕم کە مافی ئابانیشی پێوە نییە ناچم دەچم ئێمجەکی جیتی دەکڕم کوالیتی 4 هەندیوی باشترە مەبەست ئەگەر مەبەست لە هایبرێتی سیارەی سینی ئەوان بابرێن هیچ شەریکە دەستی نەکرد زمانی نەکرد هایبرێت کڕۆلە هایبرێتە سینیەکان کەس یعنی شەریکەشی داننا زمانی بداتێ لێ بێناس قسەی لەسەر دەکرێتن ئەوە کەیدی کە شەریکاتێ دەستی گرتیە دەری ئەم زمانەکە هەر بەس پارەی زمانەکە 30 وەرەقە لێ دەستینیتن ئەگە نەخۆ بۆندەی نییە کڕۆلە کە داخل دەبیتن یعنی ئەوەش هەر لە هەمان کاتدا باسی ئێمجی دەکەم عەزم نینە پەرمۆسە سیارەت زۆر شارەزایم لە هایبرێتەکان نییە باشە کاک بڵێ دەگوترێ پارچەی ئۆتۆمبیلی سینی لە تەنەکەی ڕوون دروست دەکەن وەڵای ئەم جوابی ئەو نەوە شەخسان نادەمەوە ئەو ڤیدیۆیان لۆ من نارد بەس کۆمنتەکان جوابی ئەو نەحانەیەنداوە ئەم جوابی ئەو نەوە شەخسانە نادەمەوە چکە من بازاڕی قسەی ناکەم کواڵێتیەکەیان چۆنە سیارەی سینی بەگشتی کوالیتی چ کوالیتیست یعنی وەرە لەوەی زیاتر چێ لەوەی زیاتر یعنی چ لێ بکات چ لێ یعنی لەوەی زیاتر چێ یعنی چی یعنی بەسەکەوم ئێستا من بەسەکەم کوالیتکە کابرا قسەی ڕاز ناکە ماریشکایە ماریشکایە وەڵا ماریشکایە خۆم قسەکی کردنێنە نامێ بازاریت کەسە چی بشتێتن بەس ماریشکایە کاکە کابرا لە خەفەتی دیری خۆیتی قسەی دەکاتن ئێستا کڕۆڵی تورکیمانێ 2021 بە دووسی کرا ئێستا ڕۆژێ 170 6 وەرەقە زەرە لۆ کەس قسەی لەسەوەی ناکاتن برای من لۆ ئێمجێک پێشتر لە شەریکەی بە 170 بۆ بە 180 بۆ ئێستا 130 دەگات وەڵا سیارەی سینی بینیە دەرێ زەرەر دەکەی کاک بڵند باشە بۆچی سیارەی سینی بە تایبەتیش MG بە ئامانج گیراوە ئێجا هەیە شێر هەر ڕخنەی لێدەگیرێ شێر هەر ڕیوی بە دوو دەکەویت تو قابلە ڕخنە لە شتی باش نەگیرێتن ینی هەندە شتێ عەز ناکەم باس بکەم باش پێم بڵێ ئەو مواسفاتانەی کە لە سیارەی سینی داهەنە چییە بەراورد بە سیارەکان ئەمن ئێستا ئەمە ناتانم ئەوەی بینمە مقارنەی ڕەنج ڕۆڤەری پێ بکەم برێم ڕەنج ڕۆڤەر خراپە وەڵاهی گوناحم دەگاتی برێم توێتێ سفر خراپە گوناحم دەگاتی برێم سیارەی ئەمریکی 0 کیلۆمەتر خراپە وەڵاهی گوناحم دەگاتی بەس کاکە هەر بە ئەوەی خۆی مقارنەی خۆی بکە ئەتو ناتانم ئێمجێکی سێ بەراوردێکی ڕەنجەکی بکەم ئەوەی ناتانم ئەویش باش خۆی هەیە ئەوەش باشی خۆی هەیە بەڵام ئێستا ینی ئەوە ینی ئەگە سیارەی سینی نەبە وەڵڵای بیللای وەتیلای خوا دەزانی خەڵک سواری بە تولی عمریشی هەدەبا بچووە 2013 و 15 کڕی بە سواری کەونی بە لە بە سیارەی سینە بە فەقی سواری سیارەی سفر هەنە دەبوو ئەوانەی دەرێن وەڵا بەس فەقیرەکان سیارەی سینی دەکڕن بالعکس وەڵڵای ئەمە لە کۆمپانی ئەزوا شاریقی هەم مەوادم هەیە
هەم سیارەی 0 کیلۆمەترمانەی لە کۆمپانیا زووا شارقی ئەوی بێتەکە نەمەکو سیاری دەدەین پێش وەختە ماوادی پێپشاندی سعری ماوادەکەی پێ دەرین بۆندێ ئەو MG دەکڕی ناکری ئازادە باش بەخۆت سیارەک دێکە بەخۆم MG GTم هەیە نیسان ڕازی ئێرە ماری خوایلی ڕازیمە خۆ شێت نەم بچم کڕۆلەکی بە دووسی بکڕم بە 2 بکڕم ئەم بە 135 MG GTم دەکەنە کوالیتی دەهندی باشتر و پارەکەشم بۆ دەمێنێتەوە ئیشی خۆشم پێ دەکەم زمانی سیارەی سینی دەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن چەرچیەکان دەڵێن ئەو زمانە 5 ساڵ زەمان 6 ساڵ زەمان یەکەم دوورە لە ڕاستی دووەمیش پارەیەکی یەکجار خەیاڵی لە سێرڤیسێکی بەسیط وەردە والله ئەمن وەکو زەمان هەتا ئێستا ئەمن سیارەی بە زەمان هەیە زمانی پێخۆشە هەیە بەرچی گەرمە دەچیتن سیارەکەی سێرڤیس دەکاتن و لێی تەئەمین دەبیتن و هیچ کێشەی نییە ڕاستە لە ڕوونەکی دەچی دەگۆڕی 30,000 20,000 زیاتر لێوەردەگری بەڵام گێڕ و مەشینی دایەتە سەر شانی خۆی یعنی ئەرکەکە دایەتە سەر شانی خۆی ینی حایدی ویە هەموو شتەکە حایدی ویە بەس هەندە شتێ ئیشاءالله شەریکە ئێمجیش هەندە شتێ بابرێن هور دەوارە و شتەیە جێبە پارە شتی وەرناگریتن ناوێ ینی هەندە شتێ بابرێن تاخم نۆزنەیە خاوێن دەکاتوێن یان ئاوی فولزێ ئەو شتانە نێلیتن بەس ڕوون و ئیمەچینێ ڕوون و گێڕ ئەو شتانە بگۆڕی لۆ خەرچی و بە مەسرەفەجی کەم زۆر باشە بەهام ئەگەنا لە زمانی باشترینە بەڕای خۆم ها وەکو زەمان قسەی دەکەم بە زەمان مهمە بەڵام کو ینی ئیستقلال نەکرێت کاک بڵن بە ئەوە بپرسم دەگوترێ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تاخیر و بە گران کەلوپەل و ئەشیا و مەوادی ئۆتۆمبیلی سینی بەدەست دەکەێت ئەخەر ئەمن لە من پیجی خۆم هەیە یەکەم جارەکە دەریشکەوم لەو کەناڵێنگۆ دەرکەتیمە بە وەکو کەلوپەلی سیارەی سینی قسەی بکەم ئەمن زۆر لە ڤیددیوکان هاوار دەکەم هەر سیارەی سینی مەوادی لە سناعی نەبوو تکە کەس نەیکڕیت تووشی مواد ئەوە مەوادەکەیە وەرەکە باشە ئەها بەس MG لە چێ دروست دەکرێتن MG لە چێ دروست دەکرێت ئەمن لە سایک مۆتۆر ئەو ماوادەم هینەیە لە سین لە فەرعەچکە نەمهینەیە کوالێتێکی زبر ئەنی هەما شەریکەیە هەمان شەریکی ئەو دەرکەیە بە $100 برای من $100 کاک نارۆ $100 دەرکە ئی 2020 هەتا 25 شەریکە کە تۆ لە چین هێنا ئەوتە لێرە بە $100 کوالیتی خۆی دەژڵێن لە بازار نییە ئەوەش لێرە هەیە لە سناعی هەرزانتریشەیە بە 95 کوالیتەکەی بڕۆکەک نەزمترە بەڕۆکە ینی هەمووان دەنازم ماوادی MG زۆر ئێستا لە سناعی جنوبیە لە دهۆچێ زاخۆیە ئەوە دەرکەیە باشە ئەوە چاملغا باشە چاملغا $40 یەک مریشی سۆر کراوە یەخت خوا ئی 2025 $40 لە شەریکە شێناوتە لە چین ها لە چین هێنا لە سایک مۆتۆر هاتە دەری ئەو چاملغا $40 یەک مریشی سۆر کراوە کە هاوار دەکەم ئەو پارەیە نەمەچیە لە $40 یەک مریشکی سۆر ینی ئەو 2025 بۆندیە ئەم دەرێن بکڕن قەت لێ پەشێمان مەبن قەت ئەو ڕۆژە ڕۆی کابرا بچی دوو دەفتەری بە کڕۆلە بدات ڕۆی ئەوە نەما دەچی عاقل بووە تێگەیشتیە لە خوای بە زیادیبی دەچی دەفتەرە و 20 وەرەقە 30 وەرەقەی بە ڕقەمەوە پێ دەدا و ینی توێتەژە 4 سالەکردنی مەسرفی هەلێ دەکەی ئێمجەکەش دەکەن بیتنە تو پاش 4 ساری مەسرفەکی هەلێ دەکەی بەس پارەکەش لۆ دەمێنێتەوە و دەشت گەینتە جێ و ئیشی خۆش ڕۆژانەش پێ دەکەی ئەمن ئێستا کەسی نێزیی خۆم دەناسم با $1 ملیۆن سیارەی ئەمریکی ڕاگەدە 5 مانگ 4 مانگە کرێ قاعی لەسەر بەرچ خۆی دەدا دەرێ سیارەی سینی ئەمەی کوشت بازاری نێشت خەڵکەکە هەرگەڕاوە لە سیاری گران ئەوڕۆ خەڵک پارەی زۆر بە سیارە ناداتەوە ئەبەدیان نادا خلاص نادا یعنی ئەوە ڕۆی ینی سەرچەکانیش سەرچی باشەیە مەعرەستی باشەیە کوورە کاکە والله نەفەری ئەوها دەناسم وەڵا لەگەڵ زێڕ بگەڕۆ زەرە دەکەی ئەوەندە باشە بەس خراپەکان ینی ناویوان نێشیان تێکدایە ینی ئەتوو لۆ چماتی سیارەی MG ناکاتن سەبەبەکەی چییە سیسر وەرەقەی لە MGەکەی قازانز ناکاتن لێە ماحتی ناکە برای من ئەوە هۆکارەکەی لێدراوی زۆرە فورتفێری زۆرە و سیسر وەرەقەت لێ خێر دەکاتن ئەو جلو دەکاتە هەنجین سبێنێ وشی فرۆشتەوە ئەو هەنجی دنیات بەم ملۆنی پێپشاندەم برای من هەموو خۆم لە ناو سیارەی گەورە بوومە ئەو واقعەکەی لێ باز ناکاتن ئەگەنە شتی وا هەیە MG هەتا هێوارەتە سبێنی 5 وەرەقە 3 وەرەقەی خێرە لە شەریکەی کۆمپانیا زوا شارقەی ئەلێران هەر ئەوەندەمان خێرە هیچ کەی خێر دیدا نییە حد ئەوەکەی دیارە سعرەکەی دیارە بەس سیارەی ئەمریکی
فرت و فێی زۆرە ئەمنەکە سیارە سفری ئەمریکی نیمە نیعمەتە چخوای گەورەیە ئەڵمانیە توێتەیە ئەوانە 0 کیلومتر نیعمەتە چخوایە بەس پارەیان زۆرە خەڵک ئەوڕۆ لەو پارەی هەرگەڕاوە سین مواصفاتی بابرێن ڕەنج بە 27 دەفتەری 25 دەفتەریە هاتبوو سین مواصفاتەکەی لۆ هینایە 5 دەفتەری باش وەرە کاکە لاکشمی بای لەبەر MG سینە بە لاکشمی بای گەیشت بە 160 بە ڕقمەوە خێر ئێستا ڕۆژی ڤیدیۆیان لە نردیمە بە 120 بە 121 2025 مواصفاتی لاکشمی باش مهمە دەستگنی کرد تخوا وەسعە يعني ئەو مواصفاتە یان توێتە یەک کوشین جلد دەداتێ 15 وەرەقە زیاد لێ وەردەگری ها خۆم نارم توێتە خراپە توێتە سیارەی دەرەجەیەکە بەڵام ئیستقلالی زۆرە یعنی ئێستا بە پێی قسەکانی تۆ سیارەی سینی تۆپی ساعتەیە MG بە ڕقم یەک تۆپی ساعەکەیە ئەوە چ مواصفاتێکی MG5 پێم وا بێت مەرغوڵترینەوەی MG5 ئەوە چەکە ئەو عسێ بکەت و لە مارێ پارچە زێڕەکە دانایاردن پارەیە چۆن ئەوە هەر چەکە ینی سیارەکە بڵاوە موادی زۆرە موادی زۆ هەرزانە چامڵی بە $40 بەس ئەوە چامڵی هەرزانترە MG3 ئەو MG3 چامڵی بە $30 2025 باز دەکەم سیارەی مۆدیل کەون ناچی چامڵی بۆ نەوەی بکڕی ئەوەیان ئێستا چەکی بازارە ئەوە چەکی بازار ئەوەش چەکی بازار ئەوە کۆتایی بەسەردەمی ئەوە کۆتایی بەسەردەمی ئۆپترا و لاکشمی با و سێنترا و ئەوانە هەمووینەیە ئەوە کۆت ئەوی دەکڕی دێ سێنترای دەفرۆشم ئۆپترای دەفرۆشم نازانم هەندە سیاری لاکشمی بای دەفرۆشم زۆرتر کەسە بۆ دوای لای ئێوە ئۆتۆمبیلی کڕی بێت بۆی هێنابنەوە حتا ئێستانیە ئەوە هەموو کتاب موجودا لێرانە ڕێ بەرمانەیە چەند ساڵە لێرە ئەمە نزیکەی تقریبان تەمەنەکە ئالێرینە لەو کاتەوە MG و سیارەی سینیتان بەگشتێنەوە ینی کەس نەبووە سیارەکە حتا ئێستا سیارە مالوو نەهاتەوە بە مەشینە کەسش گلەی نەخێر کەسیش گرەی نەکردی با ئەوە کۆتا بەس یەک نقطەی زعفی ینی خەڵکەک سیارەی سین هەر نەک MG هەر سیارەی سین لەجادە بینی شکستەی نابی دوکاندارەکە کەمالیاتەکە جێکە بڵاو دەکاتەوە خەڵکەکە هەموو لێ دەترسێتن ئەدیلو ناسێ سناعی مەیتی سیاری ئەمریکی 180 لێون دەرەکەتیە لۆ کەس باسی ئەو شکستی ناکاتن لۆ کەس باشی لێدراوی ناکە لێرە حتا ئێرە هاتیە ڕقمی دەداتێ ئەدی ئەو گوناحی ئەو مارومداری خۆی سواری سیارەکە یەک سەلامەتی تێدا نەمایە برادر مێ بەخۆ بە مار و منداری سێنتڕای 2022 بۆنیت هاتەوە سەخفی کۆتا قسە و کۆتا پەیامی تۆ چیە بۆ خۆ هیوادارم خەڵکەکە ڕوو لە سیارەی سینی بکاتن سیارەی سینی تەنی بە هەموو سیارەکان هەڵچنیوە سیارەی سینی نرخی واقعی بە خەڵکەی پیشان دەکە پێشتر چەندەها ساڵە ئەو شەریکانە فێر لەو خەڵکی دەکەن پارەکەی ئەو کوالێتی نەبوو ئەو سیارە نەبووە ئەوەی نەبووە بابرێن نمونە بابرێن هەر سیارێک بای دوو دەفتەر و قسووری بی قەمەرە بیتن ئەو پارەی نەبووە ئێستا سین هەموو شتێکی لە ئاشکرا کردی